کامەران حاجی عومەر وتمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە هاتووینەتە بازاڕی دراو بازاڕی دراوی نێو شاری هەولێر قسە لەسەر بەرزبوونەوەی نرخی دۆلار دەکەین قسە لەسەر بەرزبوونەوەی نرخی زێر دەکەین قسە لەسەر ئابووری و بازاری دراو بە شێوەیەکی گشتی دەکەین ئەم دۆلارە کە ئەمڕۆ نرخەکەی بە 123 و 700 دیناری عراقیە چەند ڕۆژێک بەر لە ئێستا نرخەکەی گەیشتە 127,000 ئێستا خەریکە دێتە خوارەوە هۆکارەکانی بەرزبوونەوە و دابەزینی ئەو نرخەیەت چییە؟ بۆچی نرخی دیناری عێراقی لیرەی تورکی تومەنی ئێرانی بە شێوەیەک لە شێوەکان ڕووی لە دابەزینە بۆچی ڕۆژێک زێر بەرز دەبێتەوە و بۆ چەند ڕۆژێکی دیکە دادەبەزێت؟ دۆلار بەرز دەبێتەوە یان دادەبەزێت؟ بەرز دەبێتەوە. بۆ؟ چکۆ نەفت دابەزیوە ینی توجارەتەوە وەشتیواش کەم بووە ینی پێشان بەرمیل نفتی بە 6 دۆلاری بوو ینی دۆلار زۆر دەهاتە بازار ئێستا حکوومەتی عێراقی پێشان 250 میلیۆن تەوزیع دەکرد ئێستا کەتی 130 میلیۆن 120 میلیۆن بەشی توجارەت ناکاتن وەرە توجارەتەکەش کەم بووە بازار ینی زەعیفە. دۆلار ڕووی لە دابەزینی یان لە بەرزبوونەوەیە؟ بەخوا ئێستا عالیە لە بەرزبوونەوەیە لە بەرزبوونەوەیە ئێستا عالی دوونێ پێرێ بە هەرزانتر بوو دوونێ پێرێ بە 300 400 و 500 ئێستا بە 700 650 لە بەرزبوونەوەدا ئێستا بەرزبوونەوە. چەند ساڵە تۆ کاسبکاری و مێزتێ لەسەر دۆلار؟ لە مێژە بەتەوەقعی تو لە داهاتوو یان چەند ڕۆژێش کە دۆلار دادەبەز یان هەردەست؟ کەس نازانێت چی نازانی ئەدی هەندێک دەڵێن گران دەبێت کەس نازانێت. باشە وای تۆ چێ لەسەر دۆلار؟ دۆلار دادەبەزێ دادەبێت بەڵێ دادەبەزێ پێت وایە لە داهاتوو دۆلار دادەبەزێ هەروە نابێت لەو سەر یعنی ئەوەی دەڵێ بەرز بۆ بەرز دەبتەوە غەڵەتە غەڵەتە دادەبێت بەڵێ دادەبەزێ. تۆ دەڵێی چی لەسەر دۆلار؟ ئێستا دۆلار بەڕای تۆ ئێستا من بینیم لە بازار ینی خەڵکێک عەرزی دەکرد دۆلار نەیان دەکڕی. دۆلار زین چۆنە دۆلار بە حساب نەفتە ئەو نەفتە پێت وایە لە داهاتوو دادەبەزی یان بەرز دەبتەوە بەشێک دەڵێ بەرز دەبتەوە بەشێک دەڵێ دادەبەزی. زین چۆنە بە نەفتە نەفت ئەگەر هەستەوە خۆی دۆلار بەچی دێ بە نەفت دێ ئەگەر پارەت هەبێت دۆلار دەکڕیان دیناری عێراقی ئیسلامی دۆلارە خەڵگەمی دۆلار دەکڕ هەرمووی سقەی بە دۆلارەکەیە دۆلارەکە هەر کەس لێرە کەس هەموو یعنی ئەگەر دۆلارەکە داش بەزی هەر دۆلار خەڵک دۆلار دەکڕی دۆلار زیاد تۆ ئەگەر دۆلارەکە داش بەزی هەر دۆلار دەکڕی هەر دۆلار خەڵک ئێرە هەمووی ینی بەعام کوردستان ڕەسیدی دۆلارە گشتە. پێم بڵێ ئەمڕۆ نرخی دۆلار بە چەندە؟ ئێستا ئەو سانەیە بە 123 دیناری عەرزە بە 123 و 700 باشە چەند ڕۆژێک بەر لە ئێستا بە چەند بوو؟ بە 23 بوو بە 450 بوو بە 4 بوو. ئەو دابەزین و هەڵبەزینێت چیەوە؟ عەسەب ڤایرۆس و کۆرۆنا و دابەزین نرخی نەوت و بەو شێوەیە دۆلار بەرز باشە ئێستا خواستی لەسەرە دۆلار؟ بەڵێ زۆر باشە دەڵێن ئەگەر دۆلار دابەزی زێر بەرز دەبتەوە زێر بەرزبی دۆلار دادەبێت ئێستا هەمووی بەرز بوو چی پەیوەندی بە نەفت دابەزینەوە هەیە هەرچەند نەفت دابەزێ پارە ناکە کە نەفتیش پارە نەکە زێر و دۆلارەکە بەرز ئێستا دۆلار باشە یان زێر یان پارەی عێراقی؟ وەڵا پارەی عێراقی نە هیچ بە هیچ شێوەیەکی باش نیە لەبەرەوەی ئیسپادەی ناکەیت چەند دۆلار بەرز بێت تۆ زەرەر دەکەیت. باشە پارە هەر پارە نییە؟ هەر پارەی ڕاستە بەڵام کە دۆلار بەرز بەوە ئەتوێتی خەسارەت ینی پارەی عێراقی بۆ بێقیمەتە؟ بێقیمەتە لەبەرەوەی نەفتەکە نییە نەفتەکە دابەزیوە دۆلارەکەس بە خۆ دەزانێت لە ڕووی لە بەرزبوونەوەیە کە ڕووی لە بەرزبوونەوە تو کە پارەت پێ بوو هیچ بەکە نایە. باشە ئێستا هاوڵاتی سەری لێ سوورماوە ئەنگۆ ڕۆژێک دەڵێن دۆلار بەرز دەبتەوە ئاگادار بن پارەی عێراقی دەشێت بەڵام ئەمڕۆ بۆ خۆتان دەڵێن دادەبەز چێ دەڵێ بە خۆشتان سەرتان لێ دەرناسی. بازار هەموو ڕۆژێوەیە دینار زۆر کەمە و ئیلە دیناری ناو بازار هەیە ئی دەرەوە نییە باقیش نافرۆش. چێ تەحەکوم بۆ بازار؟ هەتا بانکی مرکزی مابی بانکی ناوەندی عێراقی دۆلار هەر ناستی برێوەچی لیرەی سووری و تومەنوانە لێ نایە لەبەرەوەی بانکی مرکزی بە 119,000 تەوزیع دەکات. ئێستا بەێ هەر ناستی یعنی نابتە برێ 150 ئەوانە نابتەوە. ئەگەر باقی لێرە باقی هەرێم فرۆشی دادەبەزی
بەس ئەوە ماوەکە نافرۆشی باشە ئەم برادەرێک بەر لە ئێستا برادێک دەڵێ کاکە من بارزانیش دەفرۆشم لێم ناکڕن ئەمڕۆ باقیش تۆزەی نەکردی دۆلار بە هەموو سعری کڕنی فرۆشتن هەیە بەس بەخۆی دۆلار عەرز و تەڵەبە کە عەرز زۆر بوو سعری لێتە خوارێ تەڵەب زۆر بوو سعری برن دەبێت ئێستا ڕووی لە دابەزینیان بەرز بوونەوە ئەو ڕەوەستاوە تا ئێستا تازە بازار بوویتەوە ساعاتێکە چاوەڕێی چ دەکرێت لە دۆلار چاوەڕێی چ دەکرێت بەس من تێناگەم بۆچی پارەی عێراقی ینی قیمەتی بەو شێوەی نییە ینی قیمەتی خۆی لە دەست دەدا لە ئێستا لە هۆکارەکە چییە؟ هۆکارەکەی ئەو وەزعی ئێستاە ئەو نەخۆشی کۆرۆنایە کە مەنعەتە جەولە حرەکەی بازار نییە باقەکە نافرۆشن باشە بازارەکە بەس پەیوەندی بە بانکە یانیش پەیوەندی بە کڕین و فرۆشتنیشە لە بازار ینی بە هەردوولایە پەیوەندی بە بانکە پەیوەندی بە کڕین فرۆشتنی بازاریشە کاتێ زۆر جەرپان قیژەیدا بەس کڕین فرۆشتن تەڵەب زۆرە دۆلار بەرز دەبتەوە زۆر جار بانک قیژنایدا کە تەڵەب نییە دۆلار هەڵناسێت ئێستا بازار باشیان خراپ ئێستا بازار وەسەتە ڕاوەستاوە وەستاوە ئێستا مستەقر بووە دۆلار ئەمڕۆ ڕووی لە داخشان کردووە نرخەکەی دابەزیوە بانقی ناوەندیش پارەی تەوزیع نەکردێت دۆلاری تەوزیع نەکردێت چییە مەسەلەمە؟ باقی مرکزی بەغدا خۆی ئەگەر قەزەی نەفتەکەی نەفتەکە زۆر دابەزیە ئەو نەفتە زۆر تاسیری کردێ لەسەر دۆلاری هەتا سعری زێرەشی بەرز کردوێتەوە ئەگەر باقی مرکزی بێ و تەوزیعەکەی وەک ڕۆژانی پێشتر بە حەوالە و بە نەقدی بفرۆشتە شەریکاتەکان سعری دۆلار جێگیر دەبیدێتەوە دەوری خۆی چێ دۆلار دەکرێت چێ دۆلار دەکڕێت والله عالەمەی بازار دیێ و دەکرێت ینی دۆلار بۆ قازانج و زەرەر دەکڕێ یان بۆ کڕینی شتومەک دەکڕێت هەیە ئەشیای فرۆشتووە فترەیەکە لە ماڵەوە بە بۆ کڕنتینەی دۆلاری نەکردوێت سادەیەکردی بەرەو زەرێتی تەمان و بە 21 و 20وانە لەسەر حساب ئێستا 24 لە دەورێ 37 زەرە دەکات و زۆری زەرێکی لە بازارەکەی مە زەری زۆر تێدایە باشە بەرزترین نرخ چەند بوو دۆلار لەو فترەیە 24 و 700 ئاخر ساری گەیشتە 24 و 700 بڵێ چاوەڕێەوە نەدەکرا بەرزتر ببێتەوە بەخواگە و تەوزیعانە بەیە هەندێک تەوزا کرد بەغدار بەرزتریش دەبێت چەندی تەوزیع کرد بەغدا جاران تقریبا زۆری تەوزیع دەکرد ینی 250 میلیۆن 300 میلیۆن بەدەستانی گەیاندە سەدیش میگەیاندە سەد باشە تۆ وەکو کەسێک کە هەم کاسبکاری هەم شارەزاشی پێم بڵێ تەوقعاتت چییە بۆ ئابووری خەڵک دۆلار بکڕێ باشە زێر بکرێ باشە چ بکە لەو دۆخەدا پارەی عێراقی هەڵگیری باشە ئەمە ناتانەوە قسێ بکەین ئێستا برێمدا دەبەزی درۆ دەرسی ئاشحازی عالەمەکە قسە ڕێ بەرز دەبتەوە دەرە فراکەوتی بەرز دەبێت خۆشتان لی تێناگەن بە خۆشمان لێ تێناگەت تێشی بگەن ناتانەوە قسێ بکەین لەبەر عالەمەکە دەسێ عکس بیتەوە زەرەربەند بینەنی سەوانی قسەیمە کەوایە بازار دیار نییە بازار هیچ دەورە ساری کۆڕۆنا هەمووی شێواندووە هەموو کۆرۆنە تاسی لە هەموو دووەلی عالەمکردن اقتصادی هەموو دووەلی عالەمی شێ ڕووخاندووە باشە ئێستا بازارتان چۆنە هەیە و چەند ڕۆژێک بازارمانێ بازار سفرە بەعام معام نییە حوالات نییە نەکەس دۆلار دەکڕینە دەفرۆشت هەتا حوالاتیش نییە کەمەسەر کابرا دەچوو لە سینە شای دەینا لە دوێ شای دەینا ئێمە پارەمان بۆ تەحویل دەکرێت ئێستا ئەوانەش نەماوە ناتوانێت نەپچی بۆ سین و نەپچی بۆ دوبی هەندێک دەڵێن حواڵە ماوە هەندێک دەڵێن نەماوە ڕاستیەکەی چێستا حواڵە بازاری چۆن کاگە وایە بەلی کەس بووە فەرق گریان نیوە فەرق بووە کەم بووە نیوە فەرق بووە گەل پێشە و بازار حواڵە بازرگانەکان دەیکەن حواڵە زۆربەی بازرگانەکان دەکارەوە لەسەر داخوازی ئەوانە داخوازیوانە باشە ئێستا تێناگەین دۆلار بەرز دەبتەوە یاندا دەبێت زۆر جار دەیانگۆ کاکە دۆلار بەرز دەبتەوە دەستە نازانم چەندی ئێستا تەماشا دەکەین دۆلاری گەل معاش و گەل عێراق ڕێککەوتنەوە نەیە هەسڵی بێژن دێ ڕێکەوە معاش دێن ئەوە دادەبازیت وەراقە بیسە قەزیەکە سیاسی خراپ بیت و گران دەبیتەوە جارێکی باشە ئێستا خەڵک دۆلار دەکڕی یان تومەن یان لیرە بەعام یعنی خواستی خەڵک لەسەر چییە بازرگانەکە وڵی ئێمە زۆربەی تیمەنیە زۆربەی تیمەنەیمە تومەنە یعنی خەڵک لە باتی دۆلار تومەن دەکڕی زۆربەی تیمەن دەکەن جمال بەڵام تاسی لەسەر دۆلاریە بەس بۆ حواڵ شتیە تاسیر سەدکات لەسەر دۆلاری
ئێستا ئێمە لە بازاڕی زێڕینگرانین لە قەیسەری شاری هەولێر سەبارەت بە نرخەکانی زێر لە نێو هەرێمی کوردستان زۆر جار باسدەوە دەکرێت نرخی زێر لەگەڵ دابەزینی یاخود کەمبوونەوەی نرخی نەوت زێر بەرز بۆتەوە. بابزانین بازاڕی زێر بەس شێوەیەکە ئەو بەرزبوونەوەیە ڕێژەکەی چەندە؟ زێڕینگران پێشبینیەشیان هەیە سەبارەت بە بازاڕی زێر. ئایا ئێستا خەڵک زیاتر زێر دەکڕێ یان زێر دەفرۆشێ؟ جموجۆڵە بازرگانیەکانی ناوەخۆ بە چ شێوەیەکە؟ جموجۆڵە بازرگانیەکان سەبارەت بە ینی وڵاتانی دەوروبەر کە زێر زۆرجار لە ئیماراتەوە دێ بۆ هەرێمی کوردستان زێر لە تورکیاوە دێتە نێو هەرێمی کوردستان ئێستا جموجۆڵەکان بە چ شێوەیەکە؟ بەڕاست هاوڵاتی چی بکە؟ پارەی عراقی هەڵ بگرێ، دۆلار هەر بگرێ، زێر بکڕێ، بفرۆشێ یاخود ینی بازارەکە دۆخەکەی چۆنە بە شێوەکی گشتی دەمێت لەگەر چەند زێڕنگرە قسە بکەم سڵاوت دەبێ ماندوو نەبی. زێر گران بۆ یان هەرزان بوو؟ گران بووتەوە. گران بووە؟ بەڵێ. چەند گران بووە؟ لەوەی یەک دوومان پێشتا بە 280 بوو ئێستا بوویتەوە 295. باشە بۆ گران بووە؟ عالەمیان. نرخەکە جیانیان بەرز بووە. بەڵێ. باشە ئێستا خواست لەسەر فرۆشتنیان کڕینە؟ وەڵا نەدەفرۆشت. بازار نییە؟ نییە ڕاوەستە. من هەرچەندە سەیرم کرد تا ڕادەیەکی زۆر بازاری ئێوە نییە. بەڵام کە بازار نییە و نرخیش بەرز دەبێتەوە. بەڵێ. چه ئاماژەیەکەوە؟ وەڵاهی جیهانیە کەس ناسان. ئێوە ئێستا دەکڕن یان دەفرۆشن؟ ئەمە نەدەکڕین نەدەفرۆشن نییە بازار کەس ئێستا چەند کیلۆیەک زێر یان کیلۆیەک برێ من دەیفرۆشم بۆ نایکڕی؟ ئەوی پارەی هەوی دەکڕێت یەک پارەی نەوی ناکڕی. بەڵێ. پێم بڵێن بازارتان چۆنە ئێستا؟ فرۆشیار زۆرە یان کڕیە؟ ئێستا فرۆشیار زۆرە. خەڵک دەفرۆش. خەڵک دەفرۆشی بەڵێ. گران بۆ یان دابەزێ؟ وەڵا ئێستا گران بووە. بۆ گران بوو؟ 290,000 ئێستا گران بووە. 90,000 دەفرۆشن ئێمە بەڵێ. خەڵک دەفرۆشی. خەڵک دەکڕی بە 200 دەکڕین لێ بە 70 12,000 لە بن جامخانی دەکڕین لەبەر ئەوەی نەقل نییە تیارە نیە بیباتەوە لێ بە سعرە چکمتر لە بازار دەکڕین. یعنی ئێستا زۆربەی هاوڵاتیان ئەو زێڕیانەکەی دەفرۆشن بەڵێ. پێیان وایە پارە باشترە. پێیان وایە پارە باشترە پێیان وایە ماوەچکە دادەبەز دێن دەکردنەوە ئەو حسابەش دەکەی دابەزی؟ وەڵا ئینشاءڵڵا دادەبەز. پێ دوایە دابەزی. ئینشاءڵڵا باشە تۆت دەڵێیت سەبارەت بە نرخ ئەوە کاتەیە یانیش درێژخانە؟ کاتێ حتمەن کاتێ ئینشاءڵڵا تەسەوڕ دەکەین دابەزی بەس ئێستانە. یعنی تەسەوڕ دەکەین دابەزی بەس ئێستانە چ پێ دوایە دادەبەزی زێر؟ ئەو کارەکەی چییە؟ خۆی زێر بوویتە یعنی وەکو برێن حملەک بەکاردی ئێستا جەوی بخۆشی دەزانانی زیاتر ئێستا حملەیە لە زیاتی مەسەرەن دۆلاران بەرێ و لە پاشانەچینێ ئەو جەوە سیاسێکی ئێستا هەیە یعنی تەسیری خۆی هەیە بەڕاستی لەسەر ئەو مۆزوعە و بەنسبەت ئەوەی کە زێر ئێستا کە گران بووە خەڵک دێدەفرۆشی لەبەر نسبەتی وایە کە لەبەر ئەوەیە خەڵک دەفرۆشی یعنی نەبوونی برین پارەیە زیاتر خەڵک کە دەفرۆشی و دەتانین دابەشیکەن نسبەتی بکەینە بەخوای قازانجەکەی ئەو هاانیە بۆ شێوەیە نەخێ لەبەرەوەی لۆ قازانج ناکەن ئەگە سبێنێ داش ببەزی ناکاتە ئەوەی کە مەسەلەن حەقی دەستحقەکەی کابرەکە بداتن ئەوەی کە دەفرۆشیتن کەوای هەڵەیە فرۆشتن وەڵی ئەگەر زۆر مەجبور نەبی بانەی فرۆشیتن باشترە ئەرێ وەڵی. ئێستا جێویستی ئەوەم بەشێکی زۆر لە هاوڵاتیان زێر دەفرۆشن پارە هەڵدەگرن ئەو زێرە چی بەسەر دێ؟ ئەو زێڕەیە ئەمە ئێستا لەو کاتەیە کە خەڵک پێویستی بە پارێ زێڕەکەی دەفرۆشتەوە ئێمەژ ئەو زێڕەیە دەنێرینە تووچە مقابلوی پارەی دەگەڕێنینەوە ینی لە باتیوی دۆلار دێتەوە دۆلار دێتەوە بەڵێ دۆلار دێت بەڵێ دۆلار باشە ئەو نرخێکی کاتیە خەڵک لی تێک چۆ نازان دۆلار بکڕێ ئەوەی پارەی هەبێت هەموو خەڵکێک پارەی نییە بەڵام ئەوەی کە پارەی هەبێ نازانی دۆلار بکڕێ زێر بکڕێ بەرز دەوی دادەبەزی بەخۆی نرخی زیاد نرخەکە جیهانیە ئەو بەدەستەمەنیە نەفت ئێستا گەیشتیتە نزمترین ئاستی و زێڕیش بەرامبەرەوەی گەیشتە بەرزترین ئاستی کەوا بەدەستەمەنیەوە ئۆنسەی جیهانیە
ئەو دیاری دەکات داهاتوو بۆ چی دەبێ بەڕای تۆ داهات- هەر کاتێک ئەگەر نەوت بەرز بۆ دادەبەزی زێر داهاتوو ئەمە تەوەقمعانە دەکە زیێڕەوە گران بیتن بەو شێوەیە ئێستاش چاوەڕێی نرخەکان دەکەین بەخۆشمان سەرمان لێ تێکچۆ بەڕاستی ئێوەش نازان ئێمەش نازانین یعنی ئەمە کۆڕۆنە وای کرد هەموو شتەکان هەمووش لە ژان ئابوووریەکەی دیارە بەرەو چێگەیان سیستەمی ئابووری وڵات هەموو دنیاە باشە بەرزبوونەوەی نرخ لە قازانجی ئەوەیە نەخێر هیچ وەختە قازان جێمەنی دابەزین باشترە دابەزین باشترە بازارکە حرەکەتێکی باشی تێدا دەبیت ئەگەر داببەز بەڵێ تەبا بەڵام بەرز بە تۆ زەرەر بەرز بیتەوە عالەمەکە دەفرۆشێ هەیەی دەیفرۆشێ ئێستاش پارە نییە ئەگەر دابەزی هەست یعنی چ بیتن پارە نییە لە باشە تۆ زێڕینگری ئەگەر ئیمکانیەتێکت هەبێ پارەیەکی بۆ بازرگانی لەبەردەست بێت زێڕی پێدەکڕیان دۆرە یان پارەی عێراقی ئەمە هەر وەختێک زێری پێدەکرینەوە زێر بۆ ئێوە باش بۆ ئێمە زێر باشترە بۆ ئێوەش زێر باش زێر باشترە بەڵێ لەبەر چ ئەمە ڕەسیدمان زێرە ببیتە 200 دینار ببیتە 700,000 ببیتە هەرچەند ئەمە ڕەسیدمان هەر زێرە وەکو زێڕنگر خەلچیت کەشەیە حڕە لە خۆی دۆلاری دەکڕی ماوەکان کە ئەوی زێڕی کڕی ئێستاوە دەفرۆشتەوە قازانز لێ دەکاتن ئەوی دۆلاری دانا مەسەڵەن دەکاتەوە بەڵام دەڵێن ئەوانەی زێڕش دەفرۆشتنەوە هەر قازانز ناکەن چکە دەست حەقێکی زۆری لێ نانا قازانز دەکەم بای هەندێ طبعاً قازانزیان کردیە بەڵێت ئاکیید بە نەگەیشتە ئەو سعرێ ئەو دو سێ ساڵە خۆمە چەند جار ئاگداریمان یان سعرمان هەموو ڕۆژێ دادەنێن چەند جار جەنابشتانە نەگەیشتە ئەو سعرەیە کە ئەو پاش کۆڕۆنێ گەیشتە سعرەکی زۆر زۆر خەیالی. دکتۆر ماوەیەکە نرخی دۆلار نرخی زێر ڕووی لە بەرزبوونەوەدایە نرخی نەوتیش ڕووی لە دابەزیندایە بۆ ئابووری کوردستان دەمەوێت بزانم بەڕاست دۆلار گرینگە یاخود زێر خۆی لە نەتیجەی کۆڕۆنا زۆر شتی گۆڕی لە معادلاتی اقتصادی هەموو عالەمە لەبەرەوەی کە نەوت نرخی هاتە خوارەوە لەبەرەوەی عالم طیرانە سیاراتە معاملە هەمووی وەستا تەڵەب زۆر کەم بۆتەوە لەسەر نەوت لەبەر ئەوە تەماشاکەی بازارەکەی زۆر هاتوۆتە خوارەوە و نرخی دۆلاریش تەوعا لەوتەوە بەسراوە تاکون ڕادەیەک چونکە هەموو عالم معاملەی دۆلار نەوت بە دۆلارەکەن ئەوە معادلەیەکی لە هەفتاکانەوە ئەم معادلەی پێکەوە بەسراوە گرێدراوی یەکترە بڵێ ئەمە قووەتی دۆلاریشە باشێ ئەم دۆخە تاکەی بەردەوام دەوی بۆ نمونە ئێستا ئێمە لە نێو بازاری زێرینگرانی نرخەکەی بەرزە بەڵام بازار نییە لە ناو دۆلار فرۆشانیشمون بە هەمان شێوە بەشێکی زۆر تەوقعیانەوە بوو دۆلار بەرز بێتەوە بەڵام ئەمڕۆ عەرز هەبوو بە 370 کەس نەی دەکەن مەسەلەی زێر خۆی پسپڕانی جیهانی تەوقعیانە هەر 10 ساڵ جارێک زێر بەرز بێتەوە وەگە سەیری زێرکەی لە این ساڵە 2000 باشترین ساڵی ئەبێت باشە ڕاستە دوێنێ لە سوقی عالەمی لە نیویۆرک 78 دلار هاتە خوارەوە یعنی 4.7 سعری زێر هاتە خوارەوە ئەوە بوو بازارەکەی شلقات چونکە زێر ئێستا بە ئۆنسێک بە 1564 دلار عالەمیان ئەفرۆشرێت نەتیجەی ئەوە بەڵام زێر هەر بەرزێ بێتەوە چونکە خەڵکەکە داهاتوو بۆ زێرە داهاتوو بۆ زێرە ڕات چونکە تەوەقعی نار پسپۆرانی جیهانی وا تەوەقعیم ساڵ زێر بەقوە دەبێت چونکە بۆ کۆمەدەدی هەموو معادنی عالم هەموو شت تەسیری تێکردەوە و ئاڵتونیش تەسیری تێکرد ئەوەی دوێنێ ڕوویە لە نیویۆرک نەتیجەی ئەو تەسیری ئەو کۆڕانەیە ینی مەسەلە سیولەی نەقدینیە لەبەر ئەوە ئاڵتونەکە مەزمونترین شتە ئەگەر سەیری نەوتکەین ئەگەر لێ لەم چەند ڕۆژان نەوتی ئەمریکی بۆ بە ناقص 37 دوو نەوە جۆر عقد هەیە لە نەوتە عقدی ئانی پێڵەن و عقدی ئاجلی پێ عقدی ئاینەکە ئەوەیە معاملی تکراری نفتەی کرێ بەعینە دەقە لە بازارەکە بە چەندی کرێ و ئێبا بۆ معاملەکەی ئاجلەکە ئەوەیە تۆ بە وەرەقەی گەی کڕی ئەو وەرەقەیە دوای دوو ماینکە ئەڵێ 2000 بەرمیل مەوێ ئەو 2000 بەرمیلە لە مانگی خۆیان یەک با بڵێن یەکی شەش ئەگەر هات و پارەکە نێت ئەو بەرمیلە هەڵگریت خۆت مەسئولە بیت ئەبێ ئەو بەرمیلە بکڕی لەبەر ئەوە تۆ بەعزە جارێک بە کەمتری ژێی لە سەعری خۆی یان ئەوەنە بۆ ئەوەی پارەکەی دەرکەوێت بەنسبەت کوردستانەوە دۆلار زێڕەکار قیمەتی خۆی هەیە وەکو مڵک وایە هەر
ئەمێنێت و قیمەتی هەر بەرزە بێتەوە بەڵام ئیمڕۆ بۆ دۆلار بەرزە بێتەوە بەرامبەرینا لەبەر ئەوەی بانکی مرکزی عێراق پارە ناخاتە بازارەوە باشە پارە ناخاتە بازارەوە پێشەم خستێ بازار تا ڕادەیەک دابەزی ئێستا سەبارەت بە دۆخە ئابوووریەکە بۆ نمونە مەسەلەی نرخی نەوت نرخی دۆلار تۆ وەکو پسپۆڕێک شارەزایەک پێت وایە دۆخەکە دۆخێکی کاتی بێ یاخود بە پێچوانەوە ئەمە درێژ خان دەبێت و نرخی دۆلار وەکو هەندێک لە دۆلار فرۆشەکان پێشبینیان دەکرد بەرز دەبێتەوە نرخی دۆلار لە خاستن لە کوردستانە بۆیە بەرزە بێتەوە ڕەبتە بە بانقی مرکزیەوە بانقی مرکزی پارەی نییە چکە داهاتی نەوتی نیە لەبەرەوە ناتوانێت بیخاتە ناو بازارەوە باشە بەڵام ئۆپێک ئیتفاقی هەیە پێت وانێ لە داهاتوو نرخی نەوت بەڵێ ڕاتە سەرەوە اقتصادی عالمی سەینەوەی ئەگەڕێتەوە شوێنی خۆی سەینەوەی سەی سەنە سەوەینەوەی بۆ ماوەیەکی زۆرخایان سێنەوە هین هەیە کە اقتصاد بێتە سەرەوە پێڵەن ڤی شێپ بە حرفی ڤی ئەوەیە ئەو اقتصادە لە 6 مانگە ئەگەڕێتەوە دۆخی خۆی هەیە یو شێپ ئەوە ماوەیەکی نۆمانیەکی وێ تاکم سەرەکەوێت هەیە پێڵەن وەکو سەحە ئەم سەحە ئەمە ساڵێک و هەژدە مانگ بۆ 2 ساڵ ئەوێ تاکو ئەم اقتصادە بڕواە یعنی ئەو ڕۆژە چەند مانگێک دەخایەنی من تەسەوڕەکەم یوشێ بێ یعنی نۆمانیەکی ئەوێت پاش نۆمانشکە دۆخەکە ئاسایی بێت بەرەو ئاسایی ڕوا تر یعنی یای لە چۆنەڵی ژێرەوە یای لە ژێرەوە تر ئەبێ وردە وردە بەرەو سەرەوە بڕواچووکە تەماشاکەی لە هەموو عالەمە خەریکە کۆرۆنا کەمتر ئەبێتەوە هیوای ئەوەن بەڵام مشکلەکە ئەوەیە ئایا لە مانگی لە ساردیەکە لە چۆنەڵی مانگی 9 و ئەوانە جارێککە سەر هەڵایەتەوە ئەوە خەتەرێکەکەی لێرە اقتصادەکان ئاماژەکان هەموو بۆ ئەوە دەچن کە ئابووری بەرەو باشی بڕواتە بەڵێ هەموو هینەکان ڕێچوو بەڵام بازاری زێر لە عالەمە ئیمساڵ ساڵی ئەوانە چکە هەر پێ دەڵم 10 ساڵ جارێکە بێ و ئەم کۆرۆنای هەر دوێنێ بوو لێرە لە ئاڵتون تقریبا 4.7 سعری هاتە خوارە لە ئۆنسێکە بەڵام دووسبەی ڕۆژی دووشەممە کە بانگ ئەهی نەکرێتەوە من تەسەوڕەکەم نەختێ بەخۆیە وردە وردە سەرەکەوێتەوە چونکە ئێستا سقایان نەوت هەیە نە سقایان بە دۆلار هەیە نێ سقایان بە هیچ شتێککە هەیە نەتیجەی ئەوەی کە ئەو سیناعەتانێک کە لە سی نەکرێت هاوردە ئەکرێت نییە و ئەو شتانش کە ئەنێرە سین کەمترێوێت لەبەرەوە تەبادولی تیجاری عالەمی زۆر هاتۆتە خوارەوە و خبرێکی کەشەیە کە 8 دەوڵەتی وەکو رووسایە سینە هندە ئەوانە ئاەنوێە پارەی تەعاملی دەولی کڕین و فرۆشتن بە عوملەی خۆیان بێ تا ساتی ئامادەکردنی ئەم بەرنامەیە نرخی زێر وەکو خۆیەتی وەکو بەشێکی زۆر لە زێڕینگران باسی لێوە دەکەن سەبارەت بە نرخی دۆلاریش وەکو بینیمان نرخی دۆلار بەرەو داشکانە سەبارەت بە نرخی نەوتیش وەکو ئۆپێک باسی لێوە دەکات لە داهاتوودا نرخەکان بەرز دەبێتەوە ئابووری جیهان بمانەوێ و نەمانەوێ کاریگەری کۆڕۆنای لەسەرە و کۆڕۆناش بازار و ئابووری جیهان دیاری دەکات لە داهاتوودا بگەشێتەوە یاخود پاشەکشە بکات پسپۆران پێیان وایە تەواوی فاکتەرەکان چ فاکتەری سیاسی ئابووری نادیارن بۆیە هەر ئەگەرێک بۆ بەرزبوونەوەی نرخی دۆلار یان دابەزینی بەرزبوونەوەی نرخی زێر یان دابەزینی بەرزبوونەوەی نرخی نەوت یان دابەزینی تەنها ئەگەرێکە و لە کۆتادا مانەوەی کۆڕۆنا و نەمانی کۆڕۆنا بڕیار لەسەر دۆخی ئابووری جیهان دادەنێت تا باشێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.